فیلمی ئەنیمەیشنی دریم لا دەرهێنانی سنەوبەر ئاڤانی بەرهەمی وڵاتی دانیمارکە و بەم دوایە خەڵاتی باشترین فیلمی ئەنیمەیشنی لە فێستیڤاڵی فیلمی سەربەخۆی نیویۆرک بەدەستهێناوە. ئەنیمەیشنی دریم بەسەرهاتی دەربازبوونە لە جەنگ و ماڵوێرانی و ململانەیەکی بەردەوامە بۆ داکۆکیکردن لە خەونەکان و زیندووکردنەوەی هیوا لە جیهانێکی نامۆ و سەربەخۆدا. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەنیمەیشنی دریم لەگەڵ سنەوبەر ئاڤانی گفتوگۆی زیاترەکەین. سنەوبەر سڵاوە لێبێ. سڵاو سەسەنجان. زۆر سپاس. پەیامی ئەنیمەیشنی دریم خەونێکە لێوانلێ و لە گەشتبینی لە پێناو ژیانێکی باشتردا. بۆ ئەم بابەتەوە هەڵبژاردۆ بۆ کارکردن. لەبەرەوەی بابەتەکە زۆر لەسەر خۆمانە، لەسەر پەناهەندە زۆربەی کەس وا دەزانی کە ئێستا بچیتن بۆ دەرەوە هەموو خەونەکانی جێبەجێ دەبی. ئێمە لە ناو شەر زۆر خەونمان هەبوو، ئیتر هەندێک جار وا دەزانی کە دەچێت دەرەوە خەونەکانی جێبەجێ دەبی، بەڵام وانە وەکو دەیە دەرەوەش شەڕێکی تر دەست پێ دەکەی کە ئەو شەڕێکە بۆی ئیثبات بکەیت چۆن تۆ دەتوانی ئەو شتانە بکەیت کە ئەوانەی تر دەتوانین بکەن. ئیتر ڕێگای ئێمە زۆر زەحمەتترە لەو کەسانەی کە لێرکانە دەژین، لەبەرەوەی ئێمە پەناهەندەینە، ئێمە وەکو ئەوانی نەیتر بۆیە دەبێت زیاتر کار بکەین، بەڵام خەونەکان هەر دەبی بەجێ ببین. چۆن بتوانین لە ڕێگەی هونەرەوە بە تایبەت کە باسەکەمان فیلمی ئەنیمەیشنە وا بکەین پایامەکانمان بگەێنین؟ بە تایبەتی بە ڕێگای ئەنیمەیشن دەتوانین بگەین بە بەدڵی زۆر خەڵک، لەبەرەوەی ئەوەی کە بە ئەنیمەیشن دەتوانین بکەین بە فیلمی تر ناتوانین بکەین. بۆ نمونە ئەو هەموو چیرۆکە درێژەی کە خۆم نووسیومە کە لەسەر زۆربەی لەسەر خۆمە بە خلالی لە ڕێگای ڕسمکردن و لە ڕێگای ئەو ئیفێکت و ئەو کۆمپۆزیشن دەتوانین بە شێوەیەکی زۆر ڕکەزیانی زۆر بە جوانی بگەین بە خەڵک. بەڵێ، دروستکردنی فیلمێکی ئەنیمەیشن بۆ سنەوبەر تا چەند چێژبەخشە؟ زۆر بە تایبەتی کە بتوانم من شتێکی ئەوها ئینتەرناشنال دروستکەم. چیرۆکی دریم ئەبێ بە چیرۆکی هەموو مناڵێک کە لە شەڕە ئەو خەونانەی هەیە، ئەمەوێ چۆن دەلێ هیوایەکیان بدەمێ کە قەت خەونەکانی خۆت بەجێ لێی مەگەڕێ، خەونەکانت بەجێ خۆی دەگاتن، بەڵام زەحمەتە ڕێگایەکەی توور لەوانەیە زۆر زەحمەتتر بی لە ڕێگای یەکێک کە شەڕ نەبوو بیتن لە وڵاتەکەی ڕزگار بووبیتن زۆر ئاوارە بی، بەڵام ئیتر ئەوە زۆر زەڕە بوو بۆ من کە بکاتن بەو دەرەجەی لێرکانە لە دانیمارک باشترین فیلم بۆ جاحێلان دەرچوو، ئێستاش لە ئەمریکا لە نیویۆرک باشترین ئەنیمەیشن دەرچوو. جارێ تەواویش نەبووە لەبەر زۆر فێستیڤالی تریش بووینە، جارێ چاوەڕێ دەکەین هێشتا ساڵێکی تر ماوەش. هیوای سەرکەوتنە بۆ خوازین. سنەوبەرخان، چۆن فیلمی ئەنیمەیشن جا ئەکەیتەوە لە فیلمێکی بڵند یان فیلمێکی کورت؟ جیاوازەکانیان چییە؟ فیلمی ئەنیمەیشن دوو سێ شتێ هەیە. فیلمی ئەنیمەیشن زۆر زەحمەتترە لە بەوەی فیلمی لایڤ ئەکشن بکەی وەکو بە ئەکتەری تایبەت، لەبەرەوەی فیلمی ئەنیمەیشن چەند ڕسمی دەوێتن، ئەگەر ڕسم بی ئەگە کۆمپیوتەر بیتن ئیترات چرکەیەک لەلایەن کەمێت تۆ دەبی 12 ڕسمی بکەی لەبەر 24 ڕسم یا 25 بۆ ئەگەر تەلەڤیزیۆن بی دەبیبین، ئیتر زۆر کاری لەسەر کاری دەخایانی، لەبەرەوەش باجێتەکەی زۆر گەورە دەبیتن. ئیوەی نییە مەسایساگە فیلم ئەو فیلمە نابەتەکەیت ناوکە فیلمێکی تر کورت بکەی زۆر بەهەرزانتر دروست دەکەی، بۆی ڕێگایەکەی زۆر زەحمەتترە، بۆی فاینانسیەکەی بۆ پیاکەی. ئێمە 4 ساڵمان خەیان بۆ ئەو فیلمە دروستکەین. بەڵێ، فیلمی ئەنیمەیشن کە دروستیەکەیت، فیلمێکی ئەنیمەیشن کە دروستیەکەیت ماوەکەی چەندە و پەیامی تۆ بۆ فیلمی ئەنیمەیشن چییە؟ فیلم ئەنیمەیشن ئیتر دەگەڕێتەوە تۆ چ جۆرێ فیلمێکی دروست دەکەی. فیلم هەیە بۆ فلاش دروست دەکەن، بە شێوەی لاو بەجێت دروست دەکەن، زووتر دروستی دەکەن. فیلمش هەیە هەندێک زیاتر. ئێستا ئەوە دریم مدڵ لە ناوەندیە. بۆ نمونە ئەگەر بتەوێت فیلمێک وەکو دیزنی دروستکەیتر زۆر کاتی زیاتر دەخایانی، بەڵام بۆجێتیشی زۆر گەورەیە خەیاڵیەکە بۆ ئێوە نیە. من پەیامەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان فیلمی سینەمایی خۆم دروستکەم، ئیتر خەریکیشم چەند پرۆژەیەکیشم هەیە، بەڵام پێش
هەوڵەکانی زۆر زەحمەتە بۆی دەدەم لەگەرەوەی فاینانسی جگەلەوەی کارکردنی من کاری تریش دەکەم لە تەنیشت کاری ئەنیمێشن هەتا بتوانم کاری ئەنیمێشن بکەم بەس دگەلەوە کاری فیلمی تایبەتیش دەکەم لایف ئەکشنیش دەکەم. بەڵێ هیچ بیرە کردوێتەوە لەوەی کە لە کوردستاندا لە ناوەندەکانی ئەکادمیە بتوانیت گەنجان یاخود خوێندکاران فێری فیلمی ئەنیمێشن بکەی؟ هیچ پرۆژەیەکت هەیە؟ زۆر ئەوە خەونێکی گەورەی منە بەڕاستی من باسیشم کردووە لەگەر چەند هاوڕەیەک لەوێرە ئیتر هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بتوانین کە ئەو کاری ئەنیمێشن بگەینن بە کوردستان لە کوردستان دروستکەین چەندی پرۆژە لێرکانە کە بە زەحمەتی دروست دەبی بتوانین لە کوردستان دروستی بکەین. ئیتر من پرۆژەم هەیە بەڵام ئێستا دیڤلۆپمنت لە ڕێگای دیڤلۆپمنە هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان ئەو شتە بتوانی بکەین. سنەوبەرخان هیوای سەرکەوتنە بۆ خوازین سوپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. من زۆر سوپاسی کورسات دەکەم سوپاسی ئەو هاوڕێیانە دەکەم کە بەشداریان کرد بۆ بەرنامەکە زۆر سوپاس.